خەلکێ ڤی گوندی مێژوویەکا درێژ دگەل ئەڤێ لەقلەقێ هەیە. خەلکێ گوندیش بە نسبەتەوە جاعیلن، کەس مەسەلێ بڵێ بەردی باوێتێ یان لێ بدا یان دەربکە هیچ ئەو تشتە لە گۆڕی نییە. ئەبەت زۆرە بەڕێزە بۆ احترامە و تشتێکی بەستە زمانە بێ مەتەن بێ زەڕێ ناکە و هیچ چ تشتێ خراپیش ناکە و بەزەوەی تێڵکەی دەکە بوار هێلکی خۆ دەکا هەتا هاوینێ دەردەینی و دوو مانگە دەمینێ و لە بۆ چلێ هاوینێ دەردەچی و دەڕۆن. نێزیکی 30 ساڵن ئەف لەقلەقە هاتیە گوندی و لە ناڤەڕاستە گوندی دگەل خەلکی دژیت. لە نەهادا لە گوندێ دۆستەک هەتا ڕۆڤیێ لەسەر عامۆدان هێلینên xwe دروست kirîne û ev çende jî serinca xelkî bû xwe rakêşaye. تقریبا ئەوە 23 ساڵە من لێرە دەژیم. ئەو حەجی لەقلەقە ئێستا لە دوامەوەیە تقریبا لە پێشە من لەوانەیە بە چەند ساڵێک لە پێشە من ئەو لێرە دەژیتن. هەموو ساڵانە ئەو حەجی لەقلەقە دەڕۆن زستانان دەڕۆن هاوینان دەگەڕێنەوە. هەموو ساڵیش هێلینەخۆی نۆژەن دەکاتەوە وەکو ئەوەی هێلینەخۆی دووبارە چا دەکاتەوە. لەقلەق ئێکە ژوان باڵندەیên کۆچەری li civakê Kurdî da bi baڵندەyekî pîroz dihêt danîn. Lewma bi Hacî Leqleq li dev xelkî dihêt nasîn. Hacî Leqleq li cihên bilind hêlînên xwe durust dikin û xarina serekiya wan jî masî û boq û mişk û hin zîndewerên dîne. سەرەتایەک حاجی لەقلەق بوو. خەڵکی گوندیش تەعاملیان زۆر باشە، یعنی کەس ئازاری نادا، کەس ئەوەی ناکە. ئیتر هێک حاجی لەقلەق بوو، ساڵ بە ساڵ زیاد دەبێ کە بینیوە هێلانەکانیان زیادی کردووە، گوندی داگیر کردووە، سەعامودەکان هەمووی گرتووە. لێ وەرزێ زەڤستانê کۆچ dikin û li biharê jî dihêne ser hêlînên xwe û careka dî nûjen dikin û xelkê gundî destskariya hêlînên wan nakin û nêçîra wan jî bi guneheka mezin dizanin. Bo demekê dirêja ev leqleqa û xelkê vî gundey bi hevra jiyana xwe dibene ser û ev giyandare jî bûyne egerê pitir berniyasîna evî gundey û bi gotina xelkê vî gundey jî berî rêvîng û geştyar bi ser vê rêkê derbas bibin wênan digel van leqleqan digirin. Tayyip Goran NRT Gunde Dosta.